ئەی سڵاوتان لێبێ 23/1/2026 سلێمانی سپیپۆش بووە جا لەگەڵما بن ئەمڕۆ کۆمەڵی ڤیدیۆی زۆر جوانەکەین سەرەتا چیەکەین ئەچین بۆ NRC هەرچەنە جمعەیە دەوام خەڵکی کەم لێ ئەم ناڵە جوانانە دڵخۆشن بە مەفرە ئەی ئافرین ئافرین چی دروستەکەن شێرە بەفرینە خواتان لەگەڵ جا لەگەڵ ماوە کۆمەڵێ دیمەنی زۆر جوانتان پێ نیشانەیە بەس ڤیدیۆگەمە پەڕێن ئێستا بۆ کوێ چین بۆ نیوزڕوومی NRC سەرێکیان لێ دێم زانەکەم کێ لە دەوامە ئەی ماشەڵڵا ئۆ بەفرە چاگی لاگوم ئێستا چینە ژوورەوە جا ئێستا وە کارتەکە چینە ژوورەوە یا ئەڵڵا یا ئەڵڵا ئەو ستودیۆکان لێ ئەوەش مەساعدەکەیە زارگوم کەسە بینین لێ سڵاواتان باشی سەلام بیا ماشەڵڵا جا وەرە نیوزڕوومەوە زانە چی دیە کاروان دیکەم تێەوە بۆ نەیداوە بەفرەکە بۆتەوە دەرەجەیەکە دەرەجەیەک چوار بەخەبەر بووم تقریبا 34 لەو کاتەوە بەفرا تاکم ئێستا تەرتیبە ڕامدانی زۆر سانس خوای وەچیە زۆری خۆشە جێی بەفرەکە بۆتەوە ڤیدیۆ باش باتوە لەناویدانا فەیسبووکیشمان سپیپۆ ئەمە لە سۆشیاڵەکەی مامۆستا کاخۆ بێ بچۆنی کاخۆ بێت بەفرەکە بەدڵە خۆشە بەفرەکە ئەیکوا کاک سامان هەڵا سێ لە خەواڵەی هینە ئەوەی ئەسحاب الکەهف وەرە تێبین وەرە تێبین ئەمە سەرمەسەری گەوری گەلەکەمانە بەفرەکە بەدڵ بوو من بارانەوە بۆ ڤیدیۆ ئێوە لی داین ئینشەڵڵا قوربانم بڵێ سەبسکرایبکەن شێریکەن لایکیکەن کۆمنتکەن چاوەگەن جاسی ئەم دوکانمان لە دڵخۆزە لاڤین خانی سەوکارخان سڵاو لێبێ زۆر سپاس ئێمە لە بەیانیەوە هاتوین من و سەوکار لێرەین ئەو زۆر زووتر لە من هاتوو بۆ ئێرە کە هاتین ڕێگەوبانەکان زۆر بەفری لێ بوو هاتوو چۆکردن زۆر زەحمەت بوو بەڵام هەر خۆمان گەیاندە شوێنی ئیشەکەمان و لێرە بەردەوامین لە گواستنەوەی زانیاریەکان بۆ بینەرانمان بەڵێ لە بەیانیەوە لێرینجا لاڤین ڕستمی گرت بەس بەبێ من چوویتە دەرەوان ئەخر ئەو کاتە ئەو لە پەخشا بوو بۆیشم هەندێک ڕستمم گرتووە ئێستا توانین پێ کۆڕی ئاجایسە باسی ئەو کەشەمانە کرد زۆر خۆشە بەس ئاگاتان لێ بێ ئەو نەخزە نە بە کەڵکی سیارەیەت نە بە کەڵکیەوەیەت کە زۆر بمێنیتەوە لەسەر ئەو بەفرە ڕستم نەگرم بەس لەسەر بەس مەشی خۆن ئەڵێن یەکەم بەفرباری سۆکار بە کەڵکی خواردنایە خراپە وەڵا هەنێک کەس هەر خۆی ناگرێت لەگەڵ ئەم باشا و تەرتیباتەتی گەڵیەکەنی خۆن لەگەڵ ڕوو بە هەناڕایی خۆن لەگەڵ دۆشاوای خۆن جا بە هیوام زۆر تایبەت بێ ئەم کەشە بۆیەوە ڕسمی جوان بگرن چێژێکی تایبەت وەربگرن چکە هەمیشە ئەمە لە چاوەڕوانی بەفرباری نای ئیترەمە کەشێکی زۆر جیاواز و تایبەتە بەستاغ و سەلامەتی لێی دەرچێت دەستان خۆڵکێنە ئەوەش مامۆستا من کاک تێبینی عەزیز کاکەژان جەمە خێر بێت ئیشەکانەکەین بە شێوەیەکی گشتی ئەگەر چی بەفرەبارێت لە دەرەوە جارەما ڕاهاتبن کە دڵمان زۆر پێی خۆش بێت بەس ئێستا کە ئەو دۆخەیە لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی دڵمان لای خوشک و براکانمان لە ڕۆژاوە ئینشاڵڵا هەرچی زووە ئەم دۆخە کۆتایی دێت وڵایتر ئینشاڵڵا خوا هیوادارین کە دۆخە چارەسەر ببێ بەفربارینەکە ئەتوانین بڵێم ئێمە ئێستا لە هەستێکی هەم شادی هەم ماتەمای دروست بەشێکی بەهۆی بەفربارینەکەەوەیە جەوێکی خۆش و جوانی دروست کردووە بەشێکی ئەو ڕوودا و هێرش و شەڕانێکە لە ڕۆژاوا هەیە هەواڵانمان لە ڕۆژاوا کوردان دایکان ژنان کچانیان ئەمە ماتەمە بۆ ئێمە ناخۆشە شتیوان بەخوا و بەهێزی کورد و هاو کاری یەکتری دۆخەکەت لێ پەڕ ئینشاڵڵا دەستان خۆش بێ خەسەر کەوتو بنیا ئەوە شێرەک ڕانە باوانی شتیاێ چاوەکەمە
أرى والله كشتي أمر لبناتي نابيجي والله كشتي علي جام تشيكي تشيكي هو خريج فلوج معقولة تويتي نبي ورا بتي مو بازار ورا وش كاك علي بيامني رخوش يسقي خو معنا لا جرب شوني كاكا شو عزيزي لايف معنا بازاري دور ابري ليش لايف ثاني اتشم بو لايك تايتانيك خربالقيك زوري خلق عطنا دور براس دور من الجيم اي هوات برو دي برو كرسي جوانا اوش باخي قشتي سئودي من جوانا سي ما شاء الله ما شاء الله لباخي قشتي يمنيكي جوان لا يسخوف شاندانيشا سيدي بس ايه بجولين هم يجولين شعبي ويبقى هاوی شەقامەکە گیراوە و هەمویان بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بە دروستنی ڕۆژ ئاوا ناکەوێت لێرە پشتیوانی خۆیان دووبارە دەکەنەوە بۆ ڕۆژ ئاوا مەجدیمەنی ئەسپەکانە و ئەم ئەسپانە پێشڕەوی دەکەن و پشتیوانی لە ڕۆژ ئاوا دەکەن دیمەنانەی ئێستا دەکەن فيليبيني وباكستاني وهندستاني وأنا كذا سليمانيات مشى ترين دوشتي واحد وعلى كذا هاي وده أقول عني خلنا نسوي تيك توك فيديوهات عن تيك توك الله توش خرج جان كده مصور هو ناوري خوب شاندان جوابوني خوب شاندان نگونم جوانی ویدیو زود کم بس ارقيناك يا الله سبسكرايبي يوتيوب كم كان فلوجي زود جام برا